دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 5,000 دینار دابەزی. ئەمیش بەهۆیەوەی ڕۆژانە بانکی ناوەندی عێراق بڕێکی زۆرتر دۆلار دەخاتە بازاڕەکانەوە. لە ئێستادا بانکی ناوەندی ڕۆژانە زیاتر لە 160 ملیۆن دۆلار دەخاتە بازاڕەکانەوە. بانکی مرکزی ڕۆژانە گەڵاکی زۆر خاتە بازار نەقدەکەی زۆرە کە نەقدەکەی زۆرە کەسابەتی دەرەوە نییە کەسابەتی دەرەوە نیە حمی ناوخۆیە تێگەی یاری پێکار و تاو کەسابەتی دەرەوە بێگەڵا بەم سعرە نامێنێت بەرزوو نسبێکی زیاتری شەکات گەڵا بەم سعرە دقیق ناوەسێت ڕۆژانە بە بانکی مرکزی 163 زیاتر نایە سیمڕۆ 163 ملیۆنیاوە نەقدەکەی 43 ملیۆنە. مانگی ڕابردوو بەهای 100 دۆلار گەیشت تا 132,000 دینار کەچی ئێستا کەم بۆتەوە بۆ 125 تا 126,000 دینار. حاجی محەممەد نزیکەی 30 ساڵە لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی کاری کڕین و فرۆشتنی دۆلار دەکات. دەڵێت چاوەڕوان دەکرێت بەهای دۆلار دابەزینی زیاتر بەخۆوە ببینێ. بەعام بووم دۆلار فرۆشانە زەرەدی هەیە ئێستا لە دابەزیندا بەس بۆ بازار قازانجیەیە چونکە هەفتەیە لەمە پێش گەڵا بە 29 و ئەوانە بووە ئێستا ڕۆژە 100,000 لێ دەبێتەوە. لە بازاڕەکانی عێراق و کوردستان لە پاڵدراوی عێراقیدا بەشی زۆری مامەڵە گەورەکان بە دۆلار دەپێورێ بۆیە هەر گۆڕانکاریەک لە نرخەکەیدا بە خێرایی کاریگەرەکەی لەسەر ئەم بازاڕە دەردەکەوێ چونکە ئەو کاڵاو شمەکانەی لە بازاڕەکانی هەرێمدا دەبینرێن بەشی زۆریان هاوردەن و بە دۆلار هاوردە کراون. بێ بە ناچاریەوە پارەکە بگۆڕیتەوە بە دۆلار دینانی عێراقی بە دۆلار معنەی ئەوەیە کە یەکەم سیقە بە دۆلار زیاتر متمانە پێ بەخشراوە لەبەرەوە دراوێکی نێودوڵەتیە دووەم تۆ خۆ بەڕێزی وەکو وڵات پێویستی بە دراوەکەی بۆ هاوردەکردنی شتومەک لە دەرەوە. ساڵێک زیاترە بەهای دۆلار لە بازاڕەکانی کوردستان لە نێوان 128 تا 132,000 دینار بەرزی و نزمی دەکات. لە ماوەیەم ساڵەدا بە ماستەی ئێستا دانەبەزیوە. دوایین جار ساڵی 2015 بەهای 100 دۆلار گەیشت تا 122,000 دینار. ئاود مەحمودیان ئارتی سلێمانی.